ڕۆشتین داوای مافێکی سەرەتایی خۆمان کردووە، داوای موچە و ڕەتکردنەوەی هەژماری منمان کردووە. ئەمە خاڵی ئێمە بووە، هاتوین بە گفتوگۆ هاتوین، کەسمان نەهاتوین چەکێکمان پێ بێ، نە شتێکی نەشیاومان پێ بێ، نە قسێکی نەشیاویش بڵین. باشە من لەلایەنی کەسێکی لەوانەی کە بە ناوی ئاسایشەوە و جلی مەدەنیان لەبەر بووە سوکایەتی بۆ مامۆستای ڕەفیقم کردووە کە مامۆستایەکی ئافرەتە، قسە و جنێوی زۆر ناشرینی پیاوە، باوەڕتە بێت هیەوەنی لە هیچ شوێنێک باز بکرێت. تەنیا جوابدانەوەکەی من ئەمە هەموو خەڵەتەکەی من بۆ وتمە تۆ خۆت خوشک و دایک تێ چۆن بۆ مامۆستایەوە ئەڵێ هیچ نەبێ مناڵەکەی تۆ لە ژێردەسی ئەو مامۆستایە پەروەردە ئەبێ. ئەمە هەموو قسەکەی من بۆ تەحەدایشەکە مەگەر لەمە زیاتر خەڵەتێکم کردبێ. ئێ بە 6 کەسەوە لە من ئەیەم خۆ بۆی هەیە تەسچۆنی لایەن هەر لایانی لایەن بۆ کەس بە لیان باوەتاوە کاکەوە هەموو جلوشتم هەمووی دڕاوە. باشە ئەوەیە لە بەیانی و منەوەم لە بەراوداشم نەکەندووە، ئەوە جلە شانازیشی پێوە ئەەکەم سەربەرزیە. واگەر بۆشم بکرار هەڵیەگرم، هەتا ماوەم هەڵیەگرم، هەموو تاکێکی وڵاتە ئەمە ئەزانێ. ئێمە هاتوین داوای مافێکی خۆمان نەکەین، بەردەوامیش ئەبین لەسەری، سووریش ئەبین لەسەری.